بینەرانی ڕۆژهەڵات تیڤ سڵاوی دووبارە لە داڕژەیەکی نوێدا و سەبارەت بە پرسی بە دەوڵەتبوونی کوردستان ئەم جارەش لە شاری ستۆکۆڵم میوانی بەڕێز ئیدریسی ئەحمەدی بووین. ئیدریسی ئەحمەدی مامۆستای زانکۆی ستۆکۆڵمە لە زانستی نێودەوڵەتی، هەروەها خاوەنی بڕوانامەی دکتۆرایە هەر لەو بوارەدا. هەڵمان داوە لە ڕوانگەی زانستیەوە ئاورێک لە چۆنیەتی دروستبوونی دەوڵەت لەگەڵ بەڕێز ئیدریسی ئەحمەدی بدەینەوە. فەرموون ئێوە و کاک ئیدریسی ئەحمەدی. کاک ئیدریسیان زۆر سپاس بۆ قبوڵکردنی ئەم پرۆگرامە. زۆر سپاس بۆ ئێوە. مەمنون. بە ڕاستەخۆ بڕۆینە سەر بابەتەکەوە دکتۆر ئیدریس. ماوەی لەوە پێش مۆزوعێکی گەرم هاتە ناو میدیای کوردیەوە، ئەویش مەسەلەی سەربەخۆبوونی کوردستان و پێکێنانی دەوڵەتێکی سەربەخۆی کوردی بوو. ئەمەوێ پرسیاریەوە لێ بکەم لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی زانستیەوە بنەماکانی پێکێنانی دەوڵەت، دروستکردنی دەوڵەت چین؟ ئەوە بۆ خۆی پرسیارێکی بڕێک بەرینە، بەڵام لە قانونی نێودەوڵەتیە سێ پێوەر یا سێ معیاریان دیاری کردووە بۆ ئەوەی کە دەوڵەتێک بە سەربەخۆ دانی پێدا بنرێت، یان با بڵێن سەربەخۆیی دەوڵەتێک دانی پێدا بنرێت. یەکێمیانەوەیە کە خاکێک هەبێت، ئەوەی دوومینیانەوەیە کە لەسەر ئەو خاکە گەلێکە بێت کەم تا زۆر معەیەن بێ، و ئەوەی سێومینیشیان حکوومەتێکە بێت کە بتوانێت بەسەر ئەو خاکەدا بە شێوەیەکی کاریگەر حکومڕانی بکە. ئەگەر سرنجی دەدەینێ باشووری کوردستان لەگەڵ ئەوەی کە تەواو خاکی کوردستانی عێراق لە ژێر دەستی حکوومەتی هەرێمدا نییە، بەڵام بەشی هەر زۆری خاکی کوردستان لە ژێر دەستی حکوومەتی هەرێمدایە. خەڵکی کورد لەوێ زۆرینەن، هەرچەند چەندین کەمایەتیشی لێیە لەوێ، بەڵام ڕێز لە مافی ئەوانیش دەگیدرێت، و حکوومەتی هەرێم سەرڕای ئەو موشکلانەی کە هەیەی لە زۆر ڕۆوە، بەڵام توانیوێتی بە شێوەیەکی کاریگەر حکومڕانی بەسەر ئەو خاکەدا بکە. کەوابوو لە ڕوانگەی قانونی نێودەوڵەتیەوە هیچ بربەستێکیان لەمپەرێکی جددی نییە بۆ ئەوەی کە دان بەسەر بەخۆیی باشووری کوردستاندا بنرێت، و هندێک لە پسپۆڕانی قانونی نێودەوڵەتی لەمێژ باس لەوە دەکەن کە ئەبێت دان بەسەر بەخۆی باشووری کوردستاندا بنرێت. ئەلبەتە هندێک مەبەستم وایە کە جەماعەتێکی زۆر نین، بەڵام چەند کەسێکن کە لەو پەیوەندیدا تا ئێستا و مەسلەیان مەترح کردووە. زۆر باشە دکتۆر ئیدریس، هەر وەک جەنابیشت ئاگاداری، ئێستا ئەو جۆرەی کە باسی لێواکرێت لە مەسەلەی خاکە سەدا ئەتوانین بڵێن 49 خاکی ڕەسەنی کوردی لە باشووری کوردستانە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمە بەڕەسمی و شوێنی کێشە لەسەر نییە، بەڵام ئەمێنێتەوە سەر 151 کە ئێستا بە ناوچەی کێشە لەسەر ناوە بردرێت. ئایا گەڕانەوەی ئەم خاکە تا چەند ئەتوانی گرفت دروستکە لەم پرۆسەیە، و ئایا ئەوەی کە ئێستا هێزێک بە ناوی هێزی پێشمەرگەوە ئەو ناوچانەی کۆنتترۆل کردووە لەژێر کۆنتترۆڵی هێزی پێشمەرگایە چۆڵ نەکردنی تا چەند ئەتوانێت زیان بەم پرۆسە بگەینێ، واتایەوەیە کە دنیای دەرەوە تا چەند ئامادەن خاکێک کە بە ڕەسمی هی هەرێمی کوردستان نییە، بەڵام خاکی کوردیە وەکو دەوڵەتێکی کوردی سەیری لێ بکەن، ینی بربەستی بۆ دروست نەکەن. من پێم وایە بربەست زۆرە بۆ ئەوەی کە ئەو بەشانەی کە پێی دەگوترێت ناوچەی دابڕاو یاکەی پێی دەگوترێت ناوچەی بڵێن کە ناکۆکیان لەسەرە بە ئاسانی بکەوێتەوە سەر حکوومەتی هەرێم. ئەوەی کە هێزی پێشمەرگە لە حاڵەتی ئێستادا توانیوێتی هندێک لەو ناوچانە بخاتە ژێر کۆنتترۆلی خۆی، ئەگەڕێتەوە سەر ئەو قەیرانی کە لە عێراقتا هەیەەوە بە تایبەتی پاشتر هەڵدانی داعش. بعید نییە گەر بێت و پارسەنگی هێز دیسان بە قازانجی حکوومەتی ناوەندی بشکێتەوە، هێزی پێشمەرگە ناچار بکەن کە لەو شوێنانە بکشێتەوە. بەڵام ئەگەر بێت و قەیران لە عێراقدا هەر ئیدامەی هەبێت و لە عینی حاڵدا بۆشایی ئاسایش بە چەشنێک بێکە پێویست بەوە بکە کە هێزی پێشمەرگە پڕی بکاتەوە، و ئەو شێوە حکومڕانیەکە لە باقی باشووری کوردستان ئێمە تا ئێستا شاهدی بووین، واتە حکومڕانیە کە بتوانێت لە پێشە شتێکە ئاسایش بۆ هاوڵاتیان دابین بکە، دوومەن بتوانێت هەندێک خزمەت گوزاری بکە، و سێومەن بتوانێت متمانەی ئەو کەمینانە کە لەو شوێنانەدا دەژین بەدەست بێنێت، ئەتوانێت ئەمانە
بڵێن زەمینە خۆش بکەن بۆ ئەوەی کە دنیای دەرەوە تێگەیشتێکی زۆرتریان هەبێ بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم لەو ناوچانە بمێنێتەوە. بەڵام وەکو سەرەتا عەرزم کردی لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە حکوومەتی هەرێم ئەو معیارانە زۆر بە ئاسانی پڕاکاتەوە بۆ ئەوەی کە سەربەخۆی ئەگەر بێت و ڕابگەێنێت دانی پێدا بنرێت. مشکلەکان کۆمەڵێک مشکلەی دیکەن. من پێم وابێ دەتوانین بڵێن کە دوو بربەستی ئەساسی هەیە لە بەردەم سەربەخۆی باشووری کوردستاندا. یەکێکی دژایەتیکردنی وڵاتانی هەرێمە بڵێن ناوچەین، ئەوەی دوومینیشان نەبوونی پشتیوانی نێودەوڵەتی بە تایبەتی لەلایەن هێزێک وەکو ئەمریکاوە. هەتاکو ئەو دوو فاکتەرە گۆڕانی بەسەرانەیە ببۆچوونی من تەنانەت ئەگەر ئەو ناوچانەش کە پێشتر لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمدا نەبوون و ئێستا کەوتونەتە ژێر کۆنتترۆلی پێشمەرگەوە، لەوێشدا حکوومەتی هەرێم بتوانێت حکومڕانیەکی کاریگەری هەبێ، من بە دووری دەزانم کە تەرجمە ببێت بەسەر بەخۆی باشووری کوردستان. زۆر باشە. بە بگەڕینەوە سەر هەمان خاڵی یەکەم بنەمای یەکەم کە مەسەلەی خاکە. هەروەک ئاگادارن هەیە بەشێکی خاکی باشووری کوردستان کە بەڕەسمی لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانایە، بەڵام دەسەڵاتی بەسەرەوە نییە، یان وڵاتانی دەوروبەرمان ئەوانیش هەندێک جار دەستڕێژیەکەنە سەر ئەی بەزێنن. ئایا ئەمە لە داهاتووە چۆن ئەتوانی کۆنتترۆل بکرێتەوە؟ ینی بەشێک کە پێ ئەوترێت چیاکانی قەندیل جارجار لەلایەن ئێرانەوە بەزێنرێ، کۆنتترۆلی حکوومەتی هەرێم نییە بەسەرەوە ناوچانەوە تورکیە ئەی بەزێنێ. ئەمە تاچەند دەتوانێت گرفتمان بۆ دروست بکات لە داهاتووە؟ من پێم وابێ مەسلەی سەربەخۆی باشووری کوردستان ناکرێ بە شێوەیەکی دابراو چاوی لێ بکرێت. دابراو بۆ مانای کە لە چوارچێوەیەکی گشتی تران نەبیندرێت. من پێم وابێ مەسلەی سەربەخۆیی باشووری کوردستان پەیوەستە بە مەسلەی کورد لە بەشەکانی دیکەی کوردستانەوە. یەکێک لەو هۆیانەی کە وڵاتانی دراوسێ دژایەتی ئەوە دەکەن کە دەوڵەتێکی سەربەخۆ لە باشووری کوردستان دروست پێ، نیگەرانیەکە کە هەیەە لەسەر ئەوەی کە دەوڵەتێکی وا دروست ببێت چ تەسیرێکی هەبێت لەسەر بەشەکانی دیکەی کوردستان. و تورکیا و ئێران لەمپەری هەرە گەورن. بارودۆخی دەوڵەتی سووریا ئێستا بە شێوەیەکە کە سووریا ناتوانێت ئەگەر بیشی هەوێت لەمپەرێکی ئەوتۆ دروست بکات. بەڵام تورکیا و ئێران دوودانە زلهێزی ناوچەین، تاکو ئەوان پێداچوونەوەیەک بە سیاسەتی خۆیان دەرحەق بە مەسلەی کورد لە نێو چوارچەوەی وڵاتەکانی خۆیاندانەکەن. من بە دووری دەزانم کە ئێمە بتوانین شاهیدی نەتەنها سەربەخۆی بین، بەڵکو شاهیدی شێوەیەک لە حکومڕانی لە باشووری کوردستان بین کە ئەو حکومڕانیە بەرەو ڕووی خەتەری بڵین زۆر جدی نەبێتەوە. کەوابوو دەتوانین ئاوای لە ڕاستیدا مەسەلەکە مەطرح بکەین. ئەو مەسەلانی کە پێشتر باسمان کرد، مەسەلەی معیارەکان، مەسەلەی پشتیوانی نێودەوڵەتی، من پێم وابێ کە دەوڵەتی کوردی تەنها لە دوو حاڵەتە توانێت دروست ببێت، چ لە بەشێک لە کوردستان چ لە هەموو کوردستان. یەکێکی ئەوەی کە پارسەنگی هێز بە چەشنێک بێت کە کورد بتوانێت دەوڵەتێکی سەربەخۆ وەکو ئەمری واقع بسەپێنێت و بەرەبەرە بتوانێت زەمینە خۆشکە کە پشتیوانی نێودەوڵەتی یا دانپێدانانی دەوڵەتی بەوە دەستپێنێ. ئێمە نەگەیشتوونەتە ئەوێ لەبەرەوەی کە دراوسەکانمان هەرچەند تۆت بێنی تماشای بکەیت لە کورد زۆر زۆر بەهێزترن. ئەوەی حاڵەتی دوومیان کە من پێم وابێ لە هەموویان گرنگترە ئەوەیە کە لە ئەو وڵاتانەی کە کوردستانی بەسەردا بەشکراوە، دەوڵەتانی کوردستانی بەسەردا بەشکراوە، ئاڵوگۆڕێکی ئیدئۆلۆژیکی زۆر زۆر قوڵ بێت ئاراوە. یعنی ناسیۆنالیزمی عەرەبی و ناسیۆنالیزمی تورکی و ناسیۆنالیزمی فارسی بە چەشنێک بەرژەوەندی نەتەوەی خۆیان پێناسە بکەنەوە کە ئەو پێناسە تازەیە لە بەرژەوەندی نەتەوەی خۆیان پێویست بەوە نەکا کە دژایەتی لەگەڵ دەوڵەتی کوردی یاکەی مافی دیاریکردنی چارەنووسی کورد لە هەموو کوردستان هەموو بەشەکانی کوردستان بکەن. کەوابوو من پێم وابێ ناکرێ ئەمە مەسەلەی سەربەخۆیی باشووری کوردستان بە شێوەیەکی دابڕاو لە بارودۆخی سیاسی باقی بەشەکانی دیکەی کوردستان ببینین. زۆر باشە. ئەتوانین لەسەرم تەوەرانە لە حەزەکەم لە بەرنامەیەکە بە تایبەتی باسیە و مەسەلەیە بکەین، ینی مەسەلەی سیاسەتی دوو وڵاتی زلهێزی ناوچەیی وەکو ئێران و تورکیە بەرامبەر بە پرسی کورد.
بەڵام با جارێک وەکووتمان بگەڕێنەوە سەرم وەزعی باشووری کوردستان ئایا پێت وایە سەرهەڵدانی داعش هێرشکردنی بۆ سەر خاکی کوردستان کاریگەری چەندە کاریگەری هەبوو بەسەرەوەی کە ئەم مەسەلەی سەربەخۆیی کوردستانە لانی کەمەکە لە ڕاگەیاندنەکانە بە جۆرێک لە جۆرەکانی ترباسی لێوە ناکرێت نەبووەتە مۆزوع نییە ئێستا باشووری کوردستان وێنەیەکی لێ دروستکرا بوو لە ئاستی نێودەوڵەتیە کە لەوێدا توانیویانە شێوەیەک لە سەقامگیری مسۆگەر بکەن کە کەم وێنەیە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە یعنی شێوەیەک لە سەقامگیری کە بۆ نمونە جیاوازە لەو سەقامگیری کە لە ئێران بەدەستهێنراوە کە لەسەر ئەساسی ترس و تۆقاندنە بەڵکو شێوەیەک لە سەقامگیری کە ڕەزامەندی خەڵکی لە پشتە و بڵێن گارانتی ئەم سەقامگیریە لە دوو هێز بڵێن لە دوو هێزدا دەبیندراوە یەکێکی هێزی پێشمەرگە کە توانی سنوورەکان بپارێزێ و ئەوەی دیکەیان دەستگای ئاسایشی نێوخۆی باشووری کوردستان بەڵام دوای ئەوەی کە داعش هێرشی کرد بۆ سەر شنگال و شوێنەکانی دیکەی باشووری کوردستان وتوانی دەستیان بەسەرا بگرێت لە ڕاستیدا ئەو ئێعتبارەی کە حکوومەتی هەرێم لەو ڕۆ هەیبوو زۆر هاتە خوارێ یانێن توانین بڵێن تەنانەت شکا و ئەو وێنەیە کە لە هێزی پێشمەرگە هەبوو کە هێزێکە دەتوانێت بە پێچەوانی دەوڵەتی عێراق دەتوانێت پارێزگاری لە خاکی باشووری کوردستان بکە لەو پەیوەندیدا پرستیژی پێشمەرگە زۆر زۆر هاتە خوارێ و ئەمە شوای کرد کە حکوومەتی هەرێم بکەوێتە حاڵەتێکی قەیرانی زۆر جددی یانێت تەنانەت گەیشتو بۆ شوێنێک کە سەرکردایەتی حکوومەتی هەرێم زۆر بە ڕاشکاوی ڕایگەیان کە لەبەر نەبوونی چەک بۆ نمونە ئەگەر بێت و پشتیوانی نێودەوڵەتیان نەبێ ناتوانن پێش بۆ بگرن کە داعش تەنانەت مەسەن ریسکیەوە هەبوو کە هەولێریش بخاتە ژێر کۆنتترۆلی خۆی کۆی ئەمانە من پێم وابێ وای کرد کە مەسلەی سەربەخۆیی لەو پەیوەندیەدایدی ئەو جددیەتەی کە تاڕادەیەک بڵێن هەیبوو لە دەستی بدات دروستە ئایا هاوکاری بەشێکی بەرچاوی وڵاتانی زلهێز وەکو ئەمریکا و فەرانسا و ئاڵمانیا لە ڕووی نظامیەوە دابینکردنی پێداویستی چەک و چۆڵ بۆ هێزی پێشمەرگا ئایا ئەکرێت لە ڕووی نێودەوڵەتیە وەکو پشگیریەک لە داهاتووە بۆ سەربەخۆیی کوردستان سیر بکرێت یا ئەمە تەنها پێتان وایە کە بۆ هاتنە دەرەوەی کوردستانە لەو قەیرانە کە با بڵێن هێرشەکانی داعشە کاڵکردنەوەی ئەو هێرشانەیە من پێم وایە ڕۆژاوە سیاسەتێکی زۆر ڕوونیان هەیە لەو پەیوەندیەدا ئەمریکیەکان ئێستاشی لەگەڵ بێ پابندن بە یەک پارچەی خاکی عێراق و تەنانەت بەنیازن حکوومەتێکی مرکزی لە عێراقدا بێنە سەرکار بەمەرجێکە و حکوومەتە بێگومان دۆستی ڕۆژاوە و دۆستی ئەمریکا بێ و ئەمە ژوای کردووە کە لەگەڵەوەی کە باقی عێراق داڕماوە و هەرێمی کوردستان بووە کە بە شێوەیەکی نیسپی یا ڕێژەی شێوەیەک لە ئاسایش و حکومڕانیەکی بڵێن کەم تا زۆر کاریگەری هەبووە بەڵام قورسایی سیاسەتی ئەمریکا لەسەر بەغدا بووە لەسەر هەولێر و لەم دوایانەش ئەگەر سرنجتاندا بێ ئەوروپیەکان و ئەمریکیەکان لەو پەیوەندیەدا نایشارنەوە کە پشتیوانیە کە قرار بێت و تا ئێسش کردویانەوە لە داهاتوودا ڕەنگ بێ بڕێک زیادی بکەن بە مەبەستی پاشەکشەکردنە بە داعش و لەو پەیوەندیەدا هیچ لێدوانیکیان نەداوە کە ئینسان بتوانێت پشتی پێ بەسێ بۆی کە بڵێ ئەتوانێت تەرجمە بێت بە پشتیوانیکی جددیتر کە بتوانێت زەمینە خۆش بکە بۆی کە دەوڵەتێکی کوردی دروست بێ لەم پەیوەندیدا ئێمە دەبێ ئاڵۆزی سیاسەتی ناوچەکەش لە پێش چاو بگرین بۆ ڕۆژ ئاوا سیاسەتکردن لە ناوچەکەدا مەسەلەی وڵاتانی ناوچە و هەڵس و کەوت و هەڵوێستی ئەوان بەرامبەر بە سیاسەتی ڕۆژئاوا لە ئەولەویەتدایە نە هەرێمی کوردستان ئەمریکیەکان زۆریان بۆ گرنگە کە ئیستنباتێکی وا دروست نەبێ کە بۆ خۆت دەزانی لە ناوچەکەدا باس لەوە کرێ کە ئەمریکای هەوێت ئیسرائیلێکی نوێ دروست بکاتەوە ئەمجارە لە باکووری عێراق ئەمریکیەکان زۆریان بۆ گرنگە کە بەرپەرچی ئەو شێوە تەبلیغاتە بدەنەوە و لە عینی حاڵیشدا ئەمریکا هاوپەیمانە لەگەڵ عەرەبستانی سعودی شێوەیەک لە هاوپەیمانیان ئێستاشی لەگەڵ بێ لەگەڵ تورکیا هەیە ڕاستەکە لەگەڵ سووریە و لەگەڵ ئێران لە دژایەتیدان بەڵام کۆمەڵێک دەوڵەت لە ناوچەکەدا هەن کە
بڵێن دژایەتی پێکێنانی دەوڵەتێکی کوردیەکەن و بە لە بەرچاوگرتنی ئەو واقعیەتەش ڕۆژاواییەکان نایان هەوێت کە سیاسەتێک بگرنە پێشکە و سیاسەتە وا تەفسیر بکرێت کە ئەتوانێت پشتیوانی دەوڵەتێکی کوردی لێ بکەوێتەوە. درستە مامۆستا وەکو بە بۆنەی کەمی کاتی بەرنامەکەمانەوە وەکو دوایین پرسیار باسی ئەوە بکەین باسی خاڵێکی تر بکەین خاڵی خەڵک لە پێکێنانی دەوڵەتە فرێنەتەوەی بوونی ئەو خەڵکەی کە لەسەر خاکی باشووری کوردستان دانیشن لە ڕاگەیاندنی دەوڵەتێکی سەربەخۆیە کە وەکو دەوڵەتی سەربەخۆی کوردی پێناسە بکرێت کاریگەری ئەو خەڵکە چۆنە بێ تورکمان عەرەب یا تەنانە جیاوازی ئاینیەکە ڕەنگە لە وڵاتانی ترا ئەو مەوزوعێکی زۆر گرنگ نەبێ بەڵام ئێستا لە عێراقا بووەتە هەرو جیاوازی ئاینیە جیاوازی تەنانەت مەذهبیش نەک ئاینی بووەتە سەرهەڵدانی هۆکاری سەرەکی سەرهەڵدانی ئەو قەیرانانێکی عێراقی تایە ئایا پێت وایە ئەمە لە داهاتووە لە کوردستانە دووبارە نابێتەوە؟ ئەوەی کە لە بڵێن قانونی نێودەوڵەتی یا پسپۆرانی قانونی نێودەوڵەتیەوەوانەی کە لە فەلسفەی سیاسیدا باس لەسەر مەسلەی سەربەخۆیی دەکەن هەمیشە باس لەوە دەکەن کە ئەگەر بێت و خەڵکێک لە وڵاتێکدا لە ڕووی زمان و لە ڕووی فەرهەنگ و لە ڕووی ئاینەوە یەک دەست نەبێ ئەگەر بێت و دەوڵەتێکی تازە دروست بێ ریسکی ئەوە هەیە کە لەو دەوڵەتە تازەیەدا هێندێک کەمینە تووشی چەوسانەوە بن و هێندێک لە پسپۆران خۆیان دەبوێرن لەوەی کە پشتیوانی لە دروستبوونی دەوڵەت بکەن بە لە بەرچاوگرتنی ئەو خاڵە بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئێمە تا ئێستا بینیمانە بریتی بووە لە ڕێزگرتن لە مافی کەمینەکان واگەری سرنجتان دابێت لە وڵاتانی ڕۆژاوە لە بڵێن لە میدیاکان لە دنیای ئەکادمی تا ڕادێک و لە بەگشتی لەو کۆمەلگای ڕۆژاوادا وەختێک کە باس لە هەرێمی کوردستان دەکرێت یەکێک لەو مەسەلانەیە کە بە شێوەیەکی زۆر موسبەت دەبیندرێەوە بەرجەستاکرێتەوە ئەوەیە کە بە پێچەوانەی مەسەن عێراق یاکەی شوێنەکانی دیکە مەسیحیەکان بۆ نمونە ناچەوسێنرێنەوە یاکە کەمینەکانی دیکە ناوچەوسێنرێنەوە کەوابوو ئەگەر بێت و حکوومەتی هەرێم لەسەر ئەساسی ئەمە بڕواتە پێشێ و تەنانەت ئەگەر بتوانن لەوەدا سەر بکەون کە ئەگەر ڕێفراندۆمێک بێ لەو ڕێفراندۆمەدا تەنانەت کەمینەکان بەشدار بن و دەنگ بدەن بۆ مەسلەی سەربەخۆیی شەرعیەتێکی زۆرتری دەبێت و دەتوانێت و شەرعیەتە بکرێت بە بنەمایەک بۆی کە بە شێوەیەکی ئاسانتر پشتیوانی نێودەوڵەتی بۆ سەربەخۆیی بەدەست بێنن کەوابوو من پێم وا بێ باشووری کوردستان بە بەراورد لەگەڵ هێندێک شوێنی دیکە مەسەڵەن بۆ نمونە کۆسۆڤۆ هەردوایەوەی کە سەربەخۆییان بەدەستێنا یەکێک لەو مەسەلانەی کە نیگرانیەکی زۆری دروست کرد ئەو کەمینە سەربەی بوو کە لە کۆسۆڤۆیە یاکەی هێندێک شوێنی دیکە کە مەسەلەی سەربەخۆیی بڵێن لە ئارادا بووە هەرێمی کوردستان کەمتر ئەو مشکلەیە هەبووە و ئەگەر ئاوا بچێتە پێشێ من پێم وا بێ کە دەتوانێت ببێت بە یەکێک لە بنەماکان بۆ ئەوەی کە پشتیوانیەکی زۆرتری نێودەوڵەتی بۆ سەربەخۆیی بەدەست بێنن. زۆر سپاس و ئەگەر شتێک ماوە لە دواییە من ئاماژەم پێ نەکردبێ یان خۆتان پێتان خۆش پێ باسی بکەین فەرموو کاتەکەمان بۆ ئێوەیە. من پێم وا بێ مەسەلەی داعش وەک سەرەتا عەرزم کردی ئەو هێرشەی کە داعش کردی بۆ سەر خاکی کوردستان نیشانی دا کە هێزی پێشمەرگە بێجگەلەوەی کە چەکینیە کۆمەڵێک مشکلەی دیکەی هەیە البته بڕێ بە احتیاتەوە دەبێت لەسەر مەسەلە باز بکردرێت بە بۆچوونی من چونکە پێویست بەوە دەکات کە لێکۆڵینەوەی لەسەر بکردرێت ئەو لێکۆڵینەوە ئەبێت لێکۆڵینەوەیەک بێت کە سرنجی بڵێن توانایی نیزامی شێوەی ڕێخستنی نیزامی هێزی پێشمەرگە بدا لەمپەرەکان ببینێتەوە ئیشکالەکان ببینێتەوە دەستنیشانیان بکەوە حەلیان بۆ ببینێتەوە چونکە حقیقەتی قەزیە ئەوەیە کە بەبێ ئەوەی کە هێزێکی نیزامی تۆکمەوە کاریگەر لە باشووری کوردستاندا لە ئارادا بێ زەحمەت دەبێت کە لە داهاتوودامان بتوانن نەتەنها بۆ مەسەلەی سەربەخۆیی بەڵکو هەر بۆ مانەوەی حکوومەتی هەرێم وەکەوەی کە ئێستا هەیە بتوانن داکۆکی لێ بکەن
کەوابوو یەکێک لەو مەسەلانەی کە پێم وا بێ مەسلەی داعش نەتەنها مەسلەی سربەخۆیی باشووری کوردستانی لە ئەولەویەت هێنا دەرێ یاکێ با بڵێن کەم ڕەنگی کردەوە بەڵکو داعش هەروەها نیشانیدا حکوومەتی هەرێم پێویست بەوە دەکا کە پێداچوونەوەی بکەن بە توانایی نیزامی خۆیان و زۆر مەسلەی کە پەیوەند بەوەوە ئەمریکەکان هەر لە ئێستا بۆ خۆیان لە هندێک شوێن خەریکن باسیەوەکەن کە چۆن بوو ئەرتەشی عێراقەوە بە ئاسانی شکا مەسلەکە زۆر پێچیدەیە بەڵام یەک مەسلەکە باسی لێوە دەکەن و تەنانەت لە کەیسی دیکەشدا ئێمە مەسەلەمان بینیوە بۆ نمونە ڤیەتنام ئەوەیە کە ئەگەر گەندەڵی لە نێوهێزی نیزامیدا بە شێوەیەکی زۆر بەربڵاو هەبێت ریسکی ئەوە هەیە کە ئەو هێزە نیزامیە تەنانەت ئەگەر چەکی باشیشی لە بەردەستا بێ نەتوانێت خۆی ڕابگرێت تەنانەت لە بەرامبەر دوژمنێکە وەکو داعش کە بڵێن ئەرتەشێکی نەریتی یاکە ئەوە نییە بەڵکو هێزێکی چەکدارە کە لە ڕاستیدا وەکو ئەرتەش بڵێن هەست و کەوت ناکە کەوابوو من پێم وا بێ بۆ ئەوەی کە لە داهاتوودا بە شێوەیەکی استراتیژیک فکر لەم مەسلەیە بکرێتەوە زەمینە سازی بۆ بکرێت بێ گرنگیەکی زۆر بە مەسلەی پێشمەرگە بدرێت و ئەگەر بەڕاستی لێکۆڵینەوەیەکی لەو بابەتە دەری بخا کە مەسلەی گەندەڵی یەکێک بۆ لە هۆکارەکانیەوەی کە هێزی پێشمەرگە نەیتوانی لە بەرامبەر داعش ڕاوەستێ ئەبێ حەلی ئەبێ چارەیەکی بۆ ببینەوە چونکە ئەگەر چارەی بۆ نەبینەوە دەتوانێت بەرژەوەندی استراتیژیەکانی حکوومەتی هەرێم بخاتە خەتەرەوە. زۆر سپاس بۆ سەرنجەکانتان. زۆر سپاس بۆیە.